بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان ئاوێزانی خۆشی و شادی بێت جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێت کامەران و بەختەوەرین لەم ئاڵقە تایبەتەدا و لەم دیدارەدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە خۆشەویستان لە ناو سروشتێکی جوانی کوردەواری و لە گوندە شیرینەکەی نۆرێ لە ناحیی سەرکەبکان و لە ئیدارەی ڕاپەڕین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی میلی و کۆمیدی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەو هیوایی بتوانین جەژنەکانتان فراوانترکەین و خۆشی و شادیەکانتان لە دڵەوە دەربڕن ئێوەش لەگەڵمان بن و میوانەکانم بە ئێوەی خۆشەویست دەناسێنم و زۆر خۆشحاڵم کە بەدەنگ باگنێشتنەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە هاتن لە بەڕێز کاک ئەحمەدەوە دەست پێ دەکەین بەڕێز کاک ئەحمەد عەبدوڵڵا لە بەرهەمەکانیدا ناسراوە بە ئەحمەدە ڕیزا قسەی سەرەتات و جەژنانت بۆ چیە فەرموو زۆر سپاس مامۆستا مامۆستا تەماشای ئەشت قۆڵانەکەم تەماشا ئەشتە کۆڵانە کی هایی دلی یەولای دلی هەر کامەی ئەتۆ بە کەیفێتە ئەمیش سەرەتا پیرۆزبایی خۆم لە گشت مسلمانان دەکەم بە تایبەتی لێن تەماشای خۆی دەیکە باشە لە بۆ لێم تێک دەدەن تەماشا ئەهۆیکە پیرۆزبایی جەژن لە گشت مسلمانان دەکەم بە تایبەتی لە ماڵی خۆمان ئەوە ڕسوم نەلێ ئۆمەرە ها سەلمانت ئۆمەری وەڵا بەسەر تو هیوادارم ئەم جەژنە بێتە خۆشی و شادی بۆ هەموو لایەکمان تەواو لێ بوویەوە فەرموو قوربان یاخوا بەخێر بێ خۆشحاڵ بووین یاخوا بەخێر بێ بەڕێز کە عەلی بێناسی شانۆکار و هونەرمەندی سنووری قەزای پشدەر زۆر خۆشحاڵ بووین کە ئامادە بووی لۆفەکانی گڵەزەردیشت بڕی یاخوا بەخێر بێ بۆ دۆڵی سەرکەبکان و بۆ ئەم کەش و هەوا ڕەنجینە و لەم جەژنەدا چیت هەیە زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵە جوانەکەتان وەڵاهی ئەمنیش وەکو ئەحمەدی جەژنە پیرۆزەی خۆم دەکەم لە سەرەتا پێش هەموو کەسێک لە گەورەترین ژنی دنیا لە دایکم ئەوجا لە داچێ منداڵان و لە باب و براو کەس دەبێ بێتەوە وەلای داچێ منداڵان هەموو ڕێگە لە هەموو خەڵکی کوردستان و هیوادارم ئەو جەژنە بێتە بەمای خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان و دەست لە ملانی یەک بن هەموو وەکو برا وەکو کەسوکاری یەکتر شانی دەینە بەرێ هەتا ئینشاڵڵا دەگەین بە ئامانج و میلەتەکەمان دەحەسێتەوە و داواش لە خەڵکی دەکەم ئەگەر لە مزگەوتی هاتنە دەرێ پیاوی چاب لێ فەرمەڕۆن بۆ ماڵان لێگەڕێن با خەڵک پەروانەکەی خوددا ئەوجا بە شوێنەیە ڕووکاکە پێویست ناکە هەر لە دەلچەران لوقڵەکەی بێنە چکولاتەکەی بێنە کاچی خۆم دەڕاوەستە پەلێمەکە تۆقێکی بکە چاک و چۆنێکی بکە بای بابم و داواش لە کابانەکان دەکەم چکولیاتی دە منداڵانوی دە گەورەکان لێک زیانەکەنەوە قاپێکیان پێ ئەوەی دە منداڵانی هەرزانەکەن قاپێکیان پێ ئەوەی دە پیاوی دە گەورە گەورەنەوە ئەوە کاکە چکولات بۆ منداڵان باشە پیاوی گەورە چکولاتی بۆ دەخوا وەک زەهرەمارێ وا وەڵڵا پێی نەخۆش دەبێت هەر ئەوەندەی دەڵێم ئیشاڵڵا جەژنی خێر و خۆشیان دەبێت یاخوا بەخێر بێ دووبارە خۆشحاڵ بووین هونەرمەندی خۆشەویست کاک عومەر ئەحمەد ناسراو بە ڕسووکە پەیامی جەژنانی تۆش با بیستی مزانی تۆ لە داچێ منداڵانەوە دەست پێ دەکەی یان لەکوێوە واللهی ئەمن لێرەوە ئەرێکی هەر ڕقم یەک بوو هەر پێم لێن ئەوەیە یانە هۆیە مامۆستا پێیم لێ گێژە لێرەوە جێژنی قوربان پیرۆز بێت لە هەموو موسڵمانان لە برا پێشمەرگەکان و لە حاجیەکانیش ئەو زاربابێمەوە ماڵی خۆ لەدام پیرۆز بێ لە ماڵ و منداڵم لە هەموو لاشی یا ڕەبی ئەو جێژنە ببێتە مای خێر و خۆشی لە بۆ موسڵمانان ئینشاءڵڵا دەحەسەینەوە بەس لێم گەڕێ با بڕێکیش بۆ عیزبەکان وەپاڕێم بۆچی دەپارەیەوە بۆ عیزبەکان یا مەگەر ئەتوو کوشتنت هاتی چۆن بۆ عیزبان دەپارەیەوە ئەتوێشی لە فڵسی دمی دەڕاوەستێ داخر دەبا دوعاکانی بکەم بەڵکو دوعای چاک بێ مامۆستا دڵێم تێک چووە بریا لێ گەڕابام دەڕێ داکارێکی چاکی دەپارەیەوە بەشێ خوای باڵکە دوعاکانی دوعای خێر بن فەرم دوعاکانت بکە یا ڕەبی خوایە ئەو حیزبانە هەموو دەست دەملیەکەن هەموو ببنە برایەک چیدی تانە و تەشەران لێک نەدەن دەست لە نێو دەست یەکدی بەرەو کوردستانێکی سربەخۆ بە ئاشتی و بە کامەرانی بژین ئینشاءڵڵا سلامت یا ڕەبی پیا بزانی چ دوعا چی دەکا جا با یەکشت پێڵن مەسەلەی چکولیاتان ئێستا کە عەلی باسی چکولیاتانی کرد چاکە کوتی چکولیات نازانم خەراپن و ئەو شتانە وەڵڵاهی ئەو ئەحمەدە ڕیزەی من وەڵڵاهی وەک نوقڵانیان دەخوا وەک گوڵە بە ڕۆژان کۆرا زەعابۆی گەڕێ دێتەوە
شەوێشیان دەخوا شەوێشیان دەخوا کۆرە پێم سەری دەڵێن شەکرە هەیە هەر ئەسڵان ڕوودەهۆی ناکات مادەم باسی چکولیاتان کرد بە سەر و چکولیات بخۆین ئەگەر کاکە محەممەد بێت سەر و چکولیاتمانداتێ و جەژنەکەمان شیرنتر کات فەرموو لە کاک ئەحمەدیەوە دەست پێ بکات سەر و دنکێک چکولیاتمان پێ بدە ئەی ڕەبی پیرۆز شەی دەخۆشن کۆرە دەپۆ خۆشی هی دەخۆشین جەژن لێ پیرۆز بێ و بەخێر بێت ئەوە محەممەدا ئەو محەممەد ئەدیم و بین چۆنە داوەری محەممەد باشێکم دێ ڕەبی دێ پیرۆز بێ کاک ئەحمەدیش وێدە دەخۆی کاک ئەحمەد کاک ئەحمەدیش خانەخوێ و ئەمڕۆ تایبەتە بە دێمکردنی چاکە ئینشەڵڵا ناوە چاکی باشمانداتێ و بەڵام لە ڕەشی خۆریە نەبێ دە دیشلەمان چاکە کارەس و گویان ئەچکولیاتەکە لە زاردا ببێ بە شەکر و هەنگوین و ئیدی خێر و خۆشی چکولیاتی خۆشی بێ باسی سەفەری ئێرانێ لەم ماوەیدا چویە سەفەری ئێرانێت کرد پێمان خۆشە باسی گەرم ئاوکیان نازانم شتێکت دەدەی نەیە هەدیەک بوو شتێک بووە من بیستمەوە چ بووەوە چیان پێدای خەبەرەکان هەمووی دقیقن ئاگام لێتە بەخوای بەقەڵەتی ئەوە چ بوومە ئێرانێ نێو خزمی ئێرانە لێرە حورمەتمان بۆ کوردستانی ڕۆژهەڵات لە قەبری حوسێنی لە ماڵێ مەلاسوورڕا هەتا دەگات تا هەنگەوێ و هەمووی میوان بووم لە گوندێکی جا بەڕاستی میوان دۆستن بەڕاستی هوەر دۆستن چۆنی بلێ ئیوانکاریان ناکرێت وەک کاک ئەحمەدی ئاسایی کە شەکرە پیا سرد نییەشێنم لەوێ نانن خوارد خەریک بوو هەستم وکتیان بۆ شوێ دەڕۆی تم وڵات دەڕۆ بۆ کاکەما دووەم دەچم لە قۆناغی پاڵ دەدەم وتیان هاتا کوڕەکە نێنەوە نابێ بڕۆی دەی باشە کوڕەکە لە شوێن وەڵا لە ڕەزان سرد نییەشێنم کوڕەکە هاتنەوە پێک شاد و شوکر بووین و دەی چوو کرد لە شاری چوو نەکڕێکتیان مەتە حەزب گەرم کوونێکن کڕیون بەزاتی خوای ئەمش پێم وابوو گەرم کون سۆبن وتم وڵا شتی چاکە شەر بێ وتیان وڵا گەرم کوونێکت دەدەینی کورە نامێن و لەڵدە خۆدا کتم ڕەسوو لێگەڕێ سۆبەکی شت وەرگرت وتیاندا گەرم کوونەکان بێ نێرە وتم کاکەمانی نێری ئاخر جێی زۆر دەگەم تینانە بیانێن پێگە دانێنن بیجامە وەڵا دەبێ کوڕکتم چۆن چۆنەوە گەرم کوونەکتی ئەرێ وەڵا بەخوای دەبێ گەرم کوونی شێر بنی وەڵا لێ مەزبوور گەرم کوونێکم هێناوە ئەمن بە هەوای سۆبەشتم لێگەڕ سۆبەیە کەعالی یاخوا بەخێر بێ جەنابەت تەمەنێکە لە بواری شانۆ ئەواندا ئیشت کردووە دۆخی شانۆ و بواری هونەر لە سنووری داری ڕاپەڕین و هەرێمی کوردستان چۆن دەبینی بەرهەمەکانت لەکەیەوە دەست پێ کردووە بە کورتی بۆمان باسکی سوپاس دەکەین من لە ساڵی 89 لە وردوگای تۆران تیپێکماندا مەزان بە ناوی تیپی شانۆی شەپۆل بەڵام هەراوی دەمی ڕاگواستن بەسەردا هاتووی دی ڕژەمەمە ڕاگواست ڕۆیشی مە بازیانێ لە بازیان دووبارە تیپەکەمان دروست کردەوە تەمان لێ هەر سەرەتا بوو لێ دروستمان کرد لە 89 کەم بەرهەممان پێشکەش کرد ئیتر دواتر بەردەوام بووین تا ماوەیەکی و تا دوای ڕاپەڕین و ئەو جۆراشتانە و دوای ئەوەندامی سندیکای هونەرمەندان بووم قوربان سەرید نێشێنم تیپێکن دروست کرد لە ڕانیە تیپی نواندنی برایەتی لەگەڵەوەیش بینێکی بەردەوام بووین و دواتر بە ناسکوری خوا نەبێ ئەو قەیران و شەڕ و هەرا و ئەوانە دروست بوون و بەڵام لە دوای تیپی نوانی برایەتی تیپێکمان دروست کرد بە ناوی تیپی نواندنی هەرمێن طبعا تیپی نواندنی هەرمێن تیپێکی ڕێگە پێدرا بوو لە حکوومەتی چەند چالێکێکی باشمان کرد و تەنانەت بەرهەممان برد بۆ کۆی لەوێن مایشمان کرد و زۆر باش ئیتر ئەویان قەیرانەکە زیاتر بەسەری داهات و ئێستا دو-سێ ساڵە بە ناسکوری خوا نەبێت نە هونەر ماوە نە شانۆ ماوە و نەخێر و خۆشی ماوە دوعا دەکەم ئینشاءالله وڵاتەکەمان بەرەو ئاراین بڕواتەوە دەی بەخێر بێ یاخوا زۆر بەخێر بێ کاک ئەحمەد بڵێ مامەستا باسی لەگەڵ شۆفێری ئەوانە دەست و سەر و پەنجەت چۆنە مۆڵەتی شۆفێریت هەیە لە هەورازی چۆن دەڕۆی چۆن دێ خوارێ ئەمن دەلێی ئەتۆ دەلێم باشە مامەستا ئەمە دەنگەک دەبیستم باشە شڵخەوشتی وا بڵاو نەبووتەوەی مێشان ناشڵخەنیە نییە وڵی دەنگەکی دێ ئەمما گزە گزەک دێ چنیە تاقیدا باشە وەڵای مەزبوطم ئەمما سەرەتا ئیوانە بووم ئەوە مەسەلەی برادەرەکن لە بۆ دەگەرمەوە ئی ساقی و شوفێر و شتیوالە کوتی تازەم سارە کڕی بوو سارە کوتی سەرەتا کوتم با بسمە ناو دەشتێ نازام شارەزای یان نا شارەزان لۆفەکانی کورتێکی
وتم خداع دعاء كذا كم أمن لو فكاني كنت كي سعر وش توام نيته بيشي خو والله ما دبل لا حال بردكير عليك وسركم حتى هذا السعودي بي خونا أبر مجيرك يبقورم كي والله وقتها كي رؤيش تم دام ياك تي اسمع قلابه وش توام نكوت بيشي تي لوريا كلاسي مرتي مش ليك وشامو تي أو دولم بركر بولا دنجي سعرك تي وام بيلينا أبو فقري عالم أقبرهم لو بريان جويلي بو كنت سعرك مو هالنا دستايوا تي جاوا أقرشم نبو جام مشتواب كموكتي هم ولا شم دبري عرقيا نەی بەخێرەوە ئەرێ ئەمن دەمەوێت پرسیارێکی لە تۆ کەم ئەمن هەز دەکەم کاک ئەحمەد گەشەی دواکەوتووە تۆ زۆر قەدری لێ دەکەی یان ئەوە تا هەر بە منداڵی ئەوە بووە زگماکە گەشەی دواکەوتووە دەبینمەوەتی ئەوەیە هەر وا دێبینم وەڵڵاهی باشتەکەت پێ بڵێم ئەوە هەر بۆ خۆی ئێشومە ئەو شەوەی ئەگە ئەو لەدایک بوو شەویش تاریکە شەوێک بوو شەوی ئەنگوستە چاوەڕ خۆکە عالین جیران بوو هەر ئینا بۆتەکە بوو ئەگەر بووش زوو گەشتکەی دەگرت چاکەش هاتۆ چاکە لە زاریدا گەشتکەی دەگرت ئیلاساریشە ئەوە تازە سەرەتای مەتکەبێ بوو دەچوو پەنجەرەی ماڵانی دەشکاند دەچوو قازی لاقی قازانی دەشکان هەر ئی بزۆزەیە ئێستاش خۆی تەواو مامۆستایی تەواو نییە بڕێکی سەرشێتە زۆری مەبزێ واکەی بۆ ڕاستە چێ ناڵێ چ بووە مامۆستا هەوەی گەورە بووی گەورە ئەها دەسەرەتاینەوەتەکان بوو منەظەمەیەک دەهات خواردنوشیدا بەوانەی بەدخۆراکەن ئەحمەدی ئەوەندە بوو دایان بردەبێت شمولی بەدخۆراکێکە کۆرە بابەوە گەورە بە شمول ناکە بەخۆ بە براژنێ بەخۆ بە براژنێ هەتیویان سیس و ڕقکردەوە نانیان نەردایە وەک تاژی لە هات بوو هەر بۆ ێگە شمولی بەدخۆراکی بکە ئەوە بووشە وەڵڵاهی بینایی ئەمن حەز دەکەم نێوچی کەوت بێ ئەوە کورنی پەڵوندەدا والله بس أما أنا بكم بيدا خوري نەنە پەڵووی بەگەروێدا دەکەم یعنی بە زۆر سریلاکم دەدا وڵی ئەو سریلاکەدا لەوانێ دوو قاپی خواردون ئێزەوادی نەدەی خوا زیاد دەکات ئێستا چۆنی والله شر بي حيبني بخوار مشتيهم كم بيدا خوري ئێستا وای إسا حيبني ئەمن دەڵێم نێوچی کەوتووە ئێستا دڵت بۆ چای دەچیاننا أوني ساعات قدامنا وابو نازم شوني بقوموا فڕۆکە هەیە ربينا وما بدي والله خلي كفر ئەحمەد وەز بە فڕۆکە هەیە سۆکۆ مەبزیێ باشە فڕۆکە هەیە دەزم و زۆڵ شوێنەوە ڕمیکە خۆ ڕمی شتیوان ناکە یخۆنە تەوای یخۆنە یعنی بای بای لەبۆ بکەین بای لەوە بکەی خۆنە چاویمنی دەچایە یخۆنە هەری واترسەنەوە بڕی حەینی خاڵەکەیەتی گەورەش بشێ من دەگەڵ لە چوومە دەرێ باشە وەزانی سەردەمی تەلەڤیزۆنی ڕەش و سپی وازان شتێکم بیستۆ لەسەر تەلەڤیزۆنی ڕەش و سپی ئەوە پێشکەوت و ئێستا دنیا گۆڕاوە ینی ها ئۆفلایکامی پێ أوش بيجابوا ئای چۆن ماما سا سردمي خو سردمي من دالي تازة تلفزيوني رشوش فيه هبو أو لابد يرمو تلفزيوني كان دايني سردمي صدامي قور بقور ماما سازاقو تلفزيون بيدا كرد هلا أولية ولا بابايا وهتا دقيش تدالكي خو يكشل قان نددا حسيها بها تماشان دكت والله ماما شوي فيلمي هندي ليدا فيلمي هنديش ما شاء الله دبي زي اللي بورا يا أخي خو سيس حاته نابري زاو زوزو باب مدهات كرة واي كوشينا أجري تيبر بودر كتخنا أنا بأجري قرأ تلفزيون بابا دلي قرأ باب فيلم كبر أجري تيبر بأجري والله أوجا لكوتاي فيلم كي شي بدين الرسول دار من ده أمي تابا بجانتيا أجنا كوشيرا والله هندي بلاك يخم سويبو وامزاني بسال قول قريم حتى إلى هاتبو وامزاني براس پێما باسی دارەمەندت کرد تۆ شتێکی دوازام هەیە لەسەر ئەمە هەر خزماتن لەگەڵ هیندستان هەیە مەسەلەن پرسیارەکانمان هەمووی لەسەر دارەمەندە قسەی پێمە منداڵش پێی نێدەگوتم بابا هەر پێی دەگوتم ڕەسوو باش ئێستا زۆر حەز دەکەم ینی ئێستاش لە گوێدانی لاسارە سەموشە بەڕاستی سەموشە ئێستا بڵێ ئەو شتم دێ حەکسە مەسەلەن بڵێ ئەو شتم دەیە ناداتێ بڵێ ئەو شتەمە دەیەک سەوێت دەدا ئیوایە بۆ چیشی لێ دەکەین شیری تا پیری پەروەردەکەت پێدەم خەلەلەکە لە خۆتە جاکاکە چی لێکە
چی لێکەم وەڵڵاهی پێم خۆشە لە خۆم پیاوتر بێ لە خۆم چاتر بێت چاکە کوڕە ئەمە چی؟ لەوێ چوومەوە خوا دەیزانێەوەی گێژە میش گێژ دەستم چی گێژە دەڵێ مە تو زۆر باری خۆمە تو عاقلی باش باش هادوا زمانی گوڵ و زمانی شیرنوانە ئەوشتانەی نییە بەس بە شەپ بەس بە شەپ نەخۆمەوە سەگە بەخسێتم ناکە والله قەتم بەخسی نەکردو ئەمما و جار و بەخسی دەکەم دەخۆمەوە چاکاکە دەی بەخێر جا باشتەکەت بەوە ژام یاهوی ئەویشت لە بۆ دەژەرمە ئەوە چوین لە بۆ سەفەرێ دەلانگرۆزێدا سوار بووین کۆمەڵێک خەڵک سوار بووین چما سارە لە ڕێ مەشینەی جام نەبوو سارن ڕاگرت و کابرا بۆنی تێڵداوە کوتی ماڵم خراپ بوو کوتم چیە کوتی مەشینەم جام بوو ئەحمەدەوا دەکاچی تەماشا دەکەم بە دەورەی سارێدا هەڵدەسوڵێ دەی لە خوای بەزیاد وەڵایەوە زانیوە تاعات پەنسەر بووە جاوەرە لێی دەلێوێ بگورە بە حیا بەرێ ئەمە قەتی ناجێڕم بۆ شوێنە مەشینە سوتاوە دەیگو لە خوای بەزیادەوەم زانیوە تاعات پەنسەر بۆ زان هەر بە تاان دەڕڵە تو خدا ئێستا خۆت پێ عاقڵە ها خۆت پێ لە من عاقڵترا بای بخۆم ئەرێگە و کامیرانە دوو قسانی لەگەڵ دەکەم ئەمە بەبێژایە لە زۆربەی بەرەمەکانتان ناکۆکم پێم خۆشە ئەم جەژنەی ینی تەباو ڕەبا و ینی بێکەوە ئەنی ئارام و لەسەر خۆ بن بڵی خۆ ئەو جێژنێکی هەتا بڵێ جێژنێکی موبارەکە هەتا بڵێ جێژنێکە دەبێ هەمومان لێبوردە بین ئەوەی کە لێکش تووڕە بچینەکەنێک بەس ئەوە فەرمو ئێستا ئەوە ئەمن دەستی دەبلیکەم دەمێکی دی ئەوی دەیکار دەیکاتەوە یعنی وەک دەهۆڵێەوە هەتا لی نەدەی دەنجینە سەزارم پێ گوتو کوڕی من عاقڵ بە کوڕی من عاقڵ بە ئەخدەوە تعالی دانیشتوە مامۆستا دانیشتوە بۆ دەکەی خوات بەکشداتی ئاخر بۆ دەکەی هەستن دەستت دا ئەو چێنێ بەتخکێنم ڕاخرب بای بخۆم ئەتو لێرە حا من دەبەی دلێ عقڵن دەڵێ گێژی نازام چی باشادی تو بەبیرت ناگە سارت کڕی بوو گێکی حەماوەی دەگەڵ گێکی بنزینت لێک نێدەکردەوە مامەستای باز ناکەی ئەوە چۆن چۆنی مامۆستا من پێ بکە علی پێم گوت بە ئەوەی دەگە خۆنێنم چاوی سوور بوون هەر دەڵم بەشکم بێتە مامەستا لێ بووە ئەوە چۆن بوو کوڕ خۆ سەزارم لە بۆ باس کرد ئەو گێچە چۆن بوو کوڕەوە سەرەتان بوو یەکەم چەلم بوو دەگریا دەیگو بابا هەموو خەڵک سارەیەک لە بۆ سارەی ناکڕی ئەویش وەڵا دایکتی دە بۆ سارەی بکڕا سارەی بکڕە کوڕەکەی مەشوە کوڕی خەڵکی لە پێشەوە سوار بێ قەتیشم سارە نەدی بوو پارەن کۆکردەوە 45 وەرەقە هەموو شەوێ 3000 دەبژار خوا دەیزانی بەوی ڕسقی چاکە چوینە مەعرەزی سەر نێشیم ساران لە بۆ کریم جا کوتیان کاکە عەقدن نووسی وتیانەوە سارەکە جا چۆنی دەبێ وتم هەر ڕاستەڕێم کەن و لێم گەڕێن تیان شتیوانیە بابم خۆ بە شتێکدا دەدەی ئەمیش لە خۆشیان قەتم سارە نەم دەزانی هێستیە و ئەوە چیە و ئاگە کڕیم هەموو لە خوارێ بوون حەیب نەبێ ئەو شتە کۆڵی هەڵدەسوڕێت تم جا بابەچم بەنزیخانێت تێکەن پێشیان گوت بووم ئەگەر حەماوە تەستێ مەشینەت جان دەبێ نابێ بڕۆی ئێمە نەگە کڕیم هەموو لە خوارێ بوون تم با بەنزینی تێکەم تی چند تم فولیکە سلفم لێدا ڕۆیشتم هەستم کرد دەچووڵە تم چنیە نا لەوانەیە ئەوە بێ وەڵا وەختێشی هەر ڕۆی لە سوورەکەیدا لە سوۆریشیدا پێ هەڵا ڕۆی تەلەفۆنم کرد برادێک مێنای هاوڕێ گێکی حەماوەم هەستاوە کوتی نەیکوژێنیەوە دەبێ ئاوی پێداک ئەی خوا ئەمن لەکوێ ئەوەی کەم وەڵا وەختێکی کوژانمەوە دووسێ قوڵ و ئەڵڵاه و ئەحەدیشم خوێن و هەڵم کردەوە وردە پێ هەڵا دەڕۆیشتەوە تەلەفۆن کتم هەستا وەختی چۆن هەستا وتمە کوتی بڕۆ بە سناعی بەزاتی خوای لە ڕێدان دیدێت کاکڕست چۆنی هۆشمە لەسەر گێچەکەی بوو لە تاسەمدا ڕمبای هات دووسێ چەلی دیشمەوە جێڕاوەتەوە بەڵانجا هۆشم لە خۆنە بۆ چام لە گێچەکەی بوو چوومەکەن فیتەری تی چیەوە کوتم گێکی ئەماوە مەستاوە کوتی بۆنی تێڵدەوە بوون هەڵداوە دەستی سکتی نا ساردا تم دێ باشە وەرە تەماشایکە هەستاویانە کوتی وەڵا هەستاوە باشە بیکوژێنەوە کوژانەوە دیسان هەستاوە کوتی وەلفەکەیەتی تم دەی باشە وەلفەکەی بگۆڕە وەلفی ئەماوەی وەڵا سرفن لێداوە هەستا کتێرە وەڵا هەستاوەتەوە فیتەری بۆ خۆی کوتی کاڕەسوو کتم بەڵێ کوتی ئەگەر هاتی لە تاساندا کوتم هەرێ وەڵا لە تاسەکەم داجاخوا دیزانین بە قەویشم لێدا کوتی ئەوە دووارن لەسەر دەشبوری خوان لێکداوە بڕۆ لە حینی تاسەی دەوە دەکشێنەوە ئارێ وەڵا چۆن پانە و پانم خۆ پێداداوە هەروە خۆ بوو وڵاتمەوە تم هاوڕێ لە شوێکتم وەڵا نیزیەکم تی وەرەوە هاتم وەڵا هاتوو کوتم حەماوە مەستا کوتی دادەی سلفی لێدا سلفم لێدا کوتی کوا حەماوە کوتمەوە نییە
هەر لەوێ مرد بە پێکەنینی کوتی چۆنەوە یەکی بنزینێ کوڕتم پیاچ بە قسان مە کوتی شتیوان نییە وتم جا بابچ مۆکن فیتەرەکەی وتم جا باشەوە نەمدەزانی خۆ فیتەری دەیزانی ئاخر وتم یەکی ئەماوە مەستاوەت وتی کواجێکی ئەماوتم ئەوەتانێ کوتی کاکە دەیە بۆت بکەین وتمەوە بنزینی یەکی ئەماوە نییە ئاوزار کوتی ڕاستوەتو وتمە کوتی تا یەک مانجی ئەتو ئیشت فریە لەکە من بەس لە تەلەڤیزیۆنی باسی مەکتم باسی دەکەم ئەما ناوەکەت نادەم جارەوە سارم مشکلەش نەبوودەم وڵی هەز دەکەم تەقەی شتێدا دێک بابە وڵی ئەتووە بێنوانن پێدەگری تەقەی چی ئێستاش ڕقم هەر لێتی ئەوەش بۆ خۆی جێچەکانی تێکەڵ کردووە گلێژ لە تۆ دەکەم بابێنی وەلای بەڕێزکەعەلی بێناسی جنیوان بە تو نالێم ناخۆ ئەمما دەڵم کەعەلی ئەوان تۆزێک ئارام دەبنەوە ئەوە دەست درێژ نییە بۆ بێنێ ناخەش نییە بۆ شێ بێنی بابە قەدرە بابی خۆ بزانە کەعەلی تاوان تۆزێک ئارام دەبنەوە و چاکەشیان خواردەوە ماشەڵڵا کارەسو ماوە لەگەڵ ناسر و ماڵ و ئەوانە دەڵێن بینت هەیە جاکاکە بە ناسکوری خوای نەبێت لەبەر شەڕی ڕەسوو ئەحمەدان پیا هیچی دەمێنی ئەمریکاک پێم خۆشە وەڵڵاهی پێم خۆش بخوا کوڕەکەم داتی وەک پەپولەی ئەوە تا ئەوەیە ئەو چڕ و چاوە جوانە شەر بێ زاردەم گوت بەڵام ڕاستی بێ ئێستا شتێکی وە نەبیر نەماوە بەڵام بۆ خۆشە مەجلیسەکە دڵی تۆ دوو کەلیمان دەڵێم ناس و ماڵماڵ ناس و ماڵماڵ هێندیشی دەکۆنن جی لێوی زەمانەی گاڵتان باوانستان دێ بەڵام بەستی خۆی دەوە کە من قەدیمە ماوە شتێکیان بەندا خۆی لێ چام هاوای هەوە کاکە نافرم دەڵێ دەوەی ماڵ و دەوەی ماڵی جوندیە دەکتەرێکی ناسرت بێ بە قوربانی سەریە دەتو نازانی ئەو شەوەکە ناز و نازارە خەونیان بە من بە تۆ دەدی ئەو دەیانزانی نۆرەدارێ من و تۆیە کەسی دینیە هار دەستیان دەدایەوە دارێ دەوربینێ و دەچونەوە سەرکێوی دەبڵند و لە سوقای من و تۆیان دەڕوانی بەعینیە و دیهێدیدیدیدیدیاخ کاگرسوو بۆ خۆی دەزانی کاگرسوو بۆ خۆی دەزانی نەخۆشم لەڕێ باسی نەخۆشی خۆم بۆ کردووە لەبەر دڵی تۆ دوو کەلیمەم گوتن کوڕ لە نەخۆشی چییە وڵڵی سەلام داگوت نەخۆش ئەو نەخۆشیە بە لۆکەی ئاوی دەزاریکەن وەنیە هەتا هیوا من چاکین چاک لەسەر تارەی لێن مەگرە ئەگە ترسانی چون گاتی لەوەتی ژیانی میلەتی کورتەیە یان لە ئەشکەوتان دابوویان لەویان تاریخی خۆن لە بۆ هاتوونیا شێستریان لێداوین وەنیە ئەو ویزە پێم گوتی خۆمان ئاجانە منێ وڵی ئێستا بڕێکی سامەیەمە بەڵام تدی نە چنیە نا دەبێ ئاشنابین دەگەڵن خۆ ئاشناشین بسی سادە بێ ئیشتیای دەکەمەوە لێدە چنیە باسی تەلەڤیزیۆنی ڕەش و سلیمان کرد ئەدێ وەڵڵا جا ئەمما ئەو کاتێک کە لە پەخش بووی ینی لە هیچ لە تەلەڤیزیۆن و لۆکاڵیەکان لە پەخش بووی وازانم چۆن بووەوە دەیانگوت کەیس چاوەڕێ باگە فلیمەکە چی لێ هات بەتەڵی لێ هاتەوە دەبێت ڕوو دەلای من لە پەخش بوون ئەوە لە تەلەڤیزیۆنێکی لۆکاڵی من لە پەخش بووم کاسێتەکان VH بوون کاسێتی VHش بۆ خۆی دەداین بە ڤیدۆی VH لێ دەدەم فلیمێکیان بۆ ناربوون کوتیان ئەوە دوو نوسخەیە کوتم ئاخر لەکوێ تەواو دەبێ من نوسخەکەی چوزوام کەی ئارەسیاتی لێ بگرم خۆ من چوزام کەی دەگاتە ئاخری کوتیان کاکە لە شوێ شیرەکەی ڕاست کرد عیبی نەبێ بۆ بەتەڵەکەی بەتەڵغازی لەوێ خەریکە تەواو دەبێ ئاگار فەقری عالەم لەوانەیە 2 ساعتان فلیمەکە ڕۆیشت پێ هەر چاوم لێ بوو خەوم دادی وە دەوژنە باشەوە کەی دەگاتە شیرەکەی کەی دەگاتە تیرەکەی بەشێخوای خۆوە کاسێتێک نەڕۆیوە وتم باشە جارێکی وان بۆ منووسە لەکوێ تەواو دەبێ زاوە ئەحمەدی باشترت پێ بڵێم ئەحمەدی هەر بڕێکی ئالۆزیشە لەو شتانە تێکەڵی دەکا ئەوە هاوڕێی خۆمان ژنی مارە دەکەن چاکە ئەحمەدیش لەو تەلەڤیزیۆنە لۆکاڵێ بوو وەڵات وەختەی شەوێ ئەحمەد پەیدا بوو کوتی کوا شت ماوە وەختن شت ماوە وەڵا شتی خوات و دانیش بەختەی کتم ئەحمەدەوە تو چۆن هاتوویکتی فلیمی هندیما هەڵداوە 3 ساعتە نابڕێ یەکتم زۆر چاکە وڵای وەختەی شێندە پێ نەچوو پاشمەک ئەحمەدی ئادەڕۆم تم بۆ ئێستا دارەمەندەیە دەکوژ لێ شەڕی ئاخیریە جاو کاتەی هەر 3 ساعت وڵا ئەحمەد لێدا ڕۆی هیوای بەجێ ئەمما پرسیارشکە لێ بکەم ینی
ماڵ خۆتانەیە هەر یەکەو لە ماڵ بەڵێ. ماڵی خۆتانن بەخوای گەورە بەڵێ لەگەڵ خێر و سەدەقە و قوربانی و ئێ. باشە خێری چۆندا بەش دەکا ئەو جەژنی قوربانیشە و هەرێ مەپرسە دەرەجە یەکەمم ئەو فەرمی پرسیارم لە تۆ نەکردو کاکە لە باشە ئەخر ئاوە حینی خاڵەکەی حینی خاڵەکەی بەزیە گەورە بوو ئەدێرمدا ئەدێرەدا خۆ هەڵداوێ ئیوە بەڵام جا شوێنەکەی هەونیە دەی مامەسە فەرموو ئێ. پرسییم لەگەڵ بەشە خێر و ئاانە چۆنە چۆتەوە سەر تۆیان نام. خێمانترا هەر نەچێتەوە سەر من حینی خاڵەکانیەتی ئەوە جا پێشی دەلێن کوڕی ڕەسووی باشە جا قەڵێ کاڕەسەوە ئەحمەدی کوڕت خێری کردووە باشە لە بۆ ئیوا بۆ مەینێ ناکتم ڕەبی بەزیات نەبێ وەڵڵای ئیشەڵڵا خوا ئەوەن دەت لێ وەرناگری بۆ منینە بۆ من واسقەتۆرەکەم بۆ نەناوی ئەخ جا چاوی باشە ئەوە کاسی قەتۆری هەیە جەرگەکەم بۆ جەرگەکەت بۆ ناردم جەرگەکەت بۆ ناردم سی پەلاکت ناربوو زەرجی کوێ دەگوت کە بە دۆرە بەس زیاد بێ لێک نەدەبەوە هەڵدەن کوڕشی هەیە لەگەڵی نەبوونا لەگەڵی نەبوو ئەی بۆ دەرو جیرانەکانی چۆنی دابش دەکات بەڕیس پێدا دەڕوایان ئەوا دەچێتە ئەمدی و نەوەڵا بازدانی تێدا مەسەلەن هەستاوە جارە خزمی دە ماڵی خەزووری بۆ هەمووانی نردووە بۆ 6 ماڵانی دەوروبەری خۆی نەداوە ئەو بابان ها بۆ ماڵە بابان ئەوەی دەڵە سی پەلاکەم بۆ ناردوون واللهی بیلای ئەوە ئەگەڵ مندا پشتە مازە پێ هەڵاڕۆیی ئەو شوێنی خۆی هەیە خۆ جا ئەولاد ئەگەژنی هێنا خۆ بابی وە بیر نامێنی بابی وە بیر نامێنی هەموو ئەولادێک وانە آخر ئەولادی من وە ئەوە تا ئەو نمونە ئەگە جوانی بێن نە پێش ئەو دموچاوی شیر چ شیرەکەم نەداوەتێ شیری ماڵای پورەفات کوڕە دانیشە زۆری ماوەتی بەنامەکە هەز دەکەم دەشکێنی زۆر دەشکێنی بۆ ئای لێ دەرچووە دەشکێنم زۆری ئەوە هەتا بیشکێنی پێی خۆشە هەتا نەشکێنی عقڵ نابێ ئەوە خۆی بە قوربان دەکات خۆی بە قوربان کە دەڵێ بابم بێدەسەڵاتە بابم خۆ عقلی لە دەستداوە هۆشەکەی نەما قسان دەبزرچێنی باشە ئێستا پێم ناڵێ بۆ هەڵاتوێ سەر قرتاقی خۆ ها کوڕە با دەستەدا ئەو چێن نەنێم ئیوە ئیوە ها کاعلی لێ بێمەوە لای تۆ تاوان پێ ڕاهێناوە هەر ئیوالەوە یاقڵتر نابێت لە سەی مەڕوتەوە کاعلی ئەنی شەر بێت تۆ بیستومە لەو ساڵانە ینی ڕابردوو مەچی نەشێ لای بەڵام هەر ئەوە چۆن زانی هەر سوورسپی و جوان دیارە هەر زانی و مەچینە شێلاوێتی تراکتۆر شێلاوێتی کە هەر سوورسپی جوان باشە تۆ دەکوێ زانیت ئەوە چۆن چۆنی بوو کوڕە من نەبوو دەڵی بێژین گشتت کەناوە ئەمە نەبووم چۆنیان بۆ چۆن شێلای قوربان تازەم مولێ داهاتە جەحێڵۆکە بووم خۆم گۆڕی بوو جوان و پوخت بەگەڕێکی یا تێپەڕیم ئەوی دەمی بۆ تراکتۆری مەچینێکی تا مەچینەی گەراجێکی درێژیان دروست دەکرد دەستکاری مەکە بەوێ داهاتم ئەحمەدی ماڵە خاڵۆژە خانزادێ مەچینەکان لێ کوژا بۆ بە دووسێکان لەگەڵ خەری بوو پاڵیان پێوەدنا ئەمیش خۆم گۆڕی بوو خۆم بە ولادا ڕۆیشتە وتم بانم بینن وتان بڕە عالی دەوەرەوەرە پاڵک لەگە پێوەنێ مەجبور گەڕامەوە بەذاتی خوا چوومە بینی عارەبانەکە و تای گەورە قوربانجان ئاوا پاڵم پێوەدنا جوڵا و فریان نەکەوتم لاقیوە گوازم تای گەورە بەسەر لاقیم داهات تای گەورم بەسەر لاقی داهات جا خۆڕۆ لە جێکی قایم دانات ناتە دەرێنم وەڵام مەگەم هاوارم کرد دوان دەزانی دەڵم دەی یاڵا دەی نادەی لە بنی کەوتو قوربان ئەگەر زانیان مەشینەکە بەسەر لاقیم داهاتۆ دەی پاڵا پێوە لایان برد و بەریان هەڵدا مەشی دووار هاتو سەر لاقی ئای هاوار جا وەرە بمرە سەری نێشێنم ئەمیان هێنا دەرە مەشینەی ئەوی دەمی سارەی دیوا زۆر نەبوون هەتا چوون لە گەراجی تۆ سووران سارێکیان هێنا خاڵۆژە خانزادی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بێ بە سابوونە حەڵێ بۆ بە ئاشی لەو گەرم بۆی دادەشتم لە تەشیدە ئاوە دەی وای ئاگادارە دوێتی یاناکەم بابم هاتە ژوورە خەبەری بیست بوو زۆری پەرۆژ بووم بابی لە پەرۆشیان نەیزانی بڵێ چەند ئاوای کرد و کوتی کوا تیان ئەوە تاوەڵەوە ئەمیش دیارە ڕەنگم نەما بوو چی جاگە لاقی لە بنێ ڕالێ بۆ دەمون بۆی کەم ئەندامیت پێوەرگی بۆی قسەی نییە بۆ پارەچێش بووە لە پەرۆژان نەیزانی بەڵ چ خوددا دەیزانی وڵا پێم ناخۆش چکە ماڵە خزم و ماڵە خاڵ بوو بین زۆر خۆش گۆشتانە هەتا ئێستاش ئەوە 30 ساڵیش تێپەڕیەوە واللهی ئەو خزماتی و دۆساتی ئێستاش خۆی دروست نەبووە چکە دڵیان نێشاری قسەی بابی سەر نێشن ڕۆیچین بردیانی فرشتێکی هێنا بریان بۆ خەستەخانە ڕانیە وڵا لەوێ لە دکتۆری ئەشعی بۆ نووسی لە زارکی ئەشعیدانی بوون سەرمان بێ کابرایەک هات وەکە بنی پیرەکە گوتی ئەوە چێتی گوتیان وڵا حاڵەکەی ئاوایە
ئەویش قوربان هەر وای گوت و دەبەردەستیت مرم شتای بۆتەوە ئێدەی وەز محمەد قوربان ئەگە وایم کابرا کوتی کووا مشلاقم ئەوا لێکە بێتە کورسێکی هاتمەخوا هەڵا قوربان هەر ڕایکێش لاقم خێرا ئەوا من خێر و چێ و کوڕتم نەکەی ئەوە چ نەکی وتی بابە گیان 20 ساڵم شوانی کردووە لاقی سەد بەزی مەبەستەوە لاقی مشکلێ دکتۆری کوتی قوربان دەبێت لەگە چێگرن مانگێکی لەگە چێدا بێت بای وتی کاکە ئەمن ئاشناکەم ێرە پێم هەردووگا پێماڵ چیە ئاشنای من هێندە جەراحی چاکە بە 2 ڕۆژان چارەکاتەوە دکتۆر مکتۆف شەیە لەوێ ڕالێ سووا بووین بۆ پێماڵ چێ لە پێشەوە بازار و دوکانی لێ و تەبەقێکی نێلکە کرد لەگەڵ مەترێک خام و ڕۆیشتین ماڵەکەن دیتەوە گە چوین مام هەباس بەخوا بڕێکی تەماشا کوتی چێتە وتم حاڵەکەی ئاوایە کوتی خەمت نەبێ ناڵم 2 ڕۆژان لە مەکتەبێ غایب بیرت نێرمەوە مەکتەبێ کوتیان بکەوە لە سەرمی وەڵا لە سەرمی لێ کەوتم تۆزێکی ئاوا لێ کرد و ئاوا لێ کرد و چاوم لێ بوو دوێل کەشکاندی لەسەر ئەوەندە خامی ڕەشە لێ هاڵاند و 26 هێلکەشی بخۆمانەوە هات نەدرەمیش بیست بووم دایانگوت لاخ شکاندن هەڵبەستنەوەکەی پتردێشی لە شکانەکەی فعلەن وایە هاتی دەربام وتی چۆنی وتم وڵات چۆن هاتوومەریوە وتیان بەخوا بەمەش نابێ زۆری چاک نەبوو کای تەکبیر چیە کیانەوە ئاغاز ڕەحمەوە تا لێکارە ئەیش بە ڕەحمەت بێ بە ڕەحمەت چوون بە ناشکری خوا نەبێ وڵات چوونەکەن ئاغاز ڕەحمەت تازە هێلکەن پێ نەمابوون چون لێش تەبەقێکی هێلکە کرد چوینە ماڵ ئاغاز ڕەحمەت بە ڕەحمەت بیاخوا وەڵا لەوێ قوربان بەڵام ئازاریاندام ئەمە ئازار بەڵا یەک دەقە بوو خوا دەیزانیت کاک ئەحمەدی خاڵ حوسێنی ئێرەی کرد بوو ئاغاز ڕەحمەتی ئەلە ولاقەی نابووم بۆ خۆ بەقە دوژنان دەبوو ئەو دەبی کوڕەکەی ئاغاز نێشت کا عومەر ئەگە ئاوام تێنووسا سبحان الله ئارەقێکم دەرکرد خوا دیزاین خێر بۆم دەرچی بەڵام 1-2 ثانیە 5 ثانیە بوو ئازارم نەما وەڵا قوربان دوێلکان لێ هاڵاند و تیان بڕۆک و عافیز دەی بەخێرەوە ساغ و سەلامەتی ناوبڕێکمان هەیە پێمان دەڵێن ناوبڕێکمان هەیە و دواتر دێنەوە خزمەتان و درێژە بە گفتوگۆیەکەمان دەدەین کەعلی پێم خۆشە ینی دوایە حیکایەتخوانێک کە جێڕاتەوە کە بەسەرت هاتووە لە ئەو کێکیشمان بۆ بڵێ ئەگەر دەستی لاوک و حەیران تێ بەسەر سروشتی کوردستان و ئەم کەش و هەوا خۆش و ڕەنگین دەڵێ چی تیاڵکە لەبەرت برم حتا بەحتی کوردستانی خۆنکەی کەمە نانە بەخسین دەکا خۆ بۆ خۆت شایدی نەگەینە خۆش دەزانم کوڕ لە شوێ غەڵەت بوو لەوێ کوڕ باشە تووەگە بە قسەی خەڵکی کەی نابێت لە ماڵە بێ دەرێ بەخوای سەیدی خۆزگە و خەڵکیان دێ ڕەخنان دەگرێت پێشنیارێکی جوانی کرد باشە باش با دوینە تێڕە هەڵدە دەبەر حەملێت زۆر وڵاتان گەڕام لە نێو وڵاتان نەمدی وڵاتێک خۆشن لە وڵاتی خۆمان های تەوا بوو ئەو کیشی دێشی ئەو کیشی دێشی ئەرەوە باشان پرسیارشی بکەم بەرموو ئەم بیستومە تۆ خوێندەواری نییە نەوەڵڵا چۆن چۆنی جاخت بەم ینی ماشەڵڵا ئەوە ینی ئەمەد و قیافە و هەڵکەوتت یانی بە خوێندەواران دەسیێت ئەدی ئەو بەرهەمە ینی تەلەڤیزیۆنی کۆمیدیانە کە ئەو تێکستانە چۆن بەڵێ لە بەردەکەی چۆنیان حازر دەکەی ینی قورس نییە ئەی ڕەحمەتی خوالی بێ دەڵێ خوای تەبارەک و تەعالا ئەگەر دەرکەشی داخا پەنجای دەکاتەوە ئەمن بۆخم لە بنەماڵێکی زۆر هەژار لەدایک بوو یعنی کەم تەرخەم بۆ بابی ڕەحمەتی کتوتی جا ئەوە نییە ئەمن دزان عەسکەریم هەیە عەسکەری زمانی سەدامە گۆڕ بە گۆڕەکەی تەواو کرد بوو چاکە جا ئەو کاتێکە دزان عەسکەری تەبا هەموو شتێک بوو قوربان ئەمە قەیدن ڕاوەستا بوو کارتەکەن هەبوو کارتە زەردەکە قەیدن ڕاوەستا بوو ئیدی هەوێشتن نەبوو ئەگە ڕانگواستین لە بەستینێڕە ئەمن لە حاجیاوە چوومە مەتکەبێ چاکە لە مەتکەبێ
15 ڕۆژانم خۆش بووە تا دارا دووداری دیت و ئەوانم کیاندا هەویەکەی بێنە وڵا هەویێم نیان بە فێڵشیان ڕاگر بوو گوتمان ئەوە سوورەت قەیدی بۆ دێنین هەتا هەویەکەن بۆ دەکە ئیدی ئەوە دەرێنانەوە دەریان نام و ئاوا ماوە بەڵام خوای گەورە زۆر بەهرەی بە من بەخشیەوە مەسەلەن یەکێکیان لەوەیە لە مەسلەی هوونەری تێگەیشتی بۆ نمونە ئەتۆ دەقێکت هەیە دەورەکەی من بۆم دەخوێنیەوە هەر ئەوەندە بۆت خوێنمەوە خۆی دروست دەکا یعنی شتم لەبیر ناستا ئەوە بۆ خۆی جێژی کرد بۆ خۆی پێویست ناکە بڕ ئی جێژەڵ کە بوو ئی جێژ هێندت لێدا جێژ ئەو زانیارێشم هەیە پۆست دێکی لە فەیسبوک لە سەری دەنووسیەوە خێزان بۆ دەکەم مسلمان زۆر ناوکاریم دەکەن مسلمان زۆرن مامەستەوە بە من لێ جێژە باشە تو ئەگەر بتخوێن با کاتی خۆی لە بۆ ئێستا مالیدی منێت ئەحوالی کردو فەرموو ئێستا لێ پرسیە بڵێ ئەحمەد مالیدت چەندە شەربی لەوانەیە بە 30 ساڵان لەوی گوت یەکی حوتی ساڵی یەکی حوتی 65 نەخێر ساڵی بەفرە زۆرەکەی بوو ئەو ساڵی حەلی بۆ خۆت لە بیرە ئەها ئەوێ شەوێ ئەگە ئەحمەد لە دایک بوو ساڵی بەفرە زۆرەکەی بوو نیشان بەو نیشانێ پورەستی هەتا بانیش لەوێ بوو دێک بۆ منداڵە ناژی 50 ساڵی باڕەوە دڵانی چەند لە نفوسیان 65 بۆ دەوست بە بۆی لە عسکەریە نەتکن دەوست بە ئەم شتی بەسەلامی کەشف دەکەیت سکۆڵە بوو منسەرنجێکم لەسەر ئەو کاسی چکولیاتانەیە باشەوە پڕ بووانی سەر چکولیاتی ماڵم نیشانە خواردووە دیگیفانانی بگەڕن شنی وڵ هەر بەوشی منداڵانەوە باشێستا چکولیاتان بۆڵ دەگری چکولیاتان بۆڵ دەگری ئەتو بۆ ها پیاوی دەبێ هەموو دنیا دەبینی ڕەبی ئەگەسپەینی نامدا لیژنەی دوێنێ بوو لە بازاری لە کن سید عەلیشی هاوار دەکرد وەرە مۆزی دۆڵەت دەمێ مۆزی دۆڵەت دەمێ ئەوە مۆزی دۆڵێنەوە خۆڵاتین کارەس وەڵامان دەدەیەوە من حەلی خۆ تو جاران نیوان نەبووی دڵی داریان لە سەری داوی کوڕ ئەوڕۆ بەس بۆ شتەکە بفرۆشی ئەمن کابرا هاتووە پێ بۆ نعلەی دەفرۆشن عەرەبی ئەڵڵا نعلەی دۆڵێ نعلەی دۆڵە کوتم ڕەبی خوات بەگشتداچی ئاخر دۆڵێ نعلەی لەکوێ بووە شتی لەکوێ بووە کارگەتان هەیە باشە کاکە ئەمەدە تۆ ڕۆقسەکت نەکرد ئەی مۆزی هەیە نێرە چی هەیە هیچی نییە بەس هەنجیر و ترێ و خۆ خۆشتانی هەیە ئەم بڕێک بە گوێیان گرانە مەگە بڕێکی سەوتی دێ گوێیانگرانی ئارێ وڵە چیزی هەنجیر و ترێ و خۆخی هەیە خۆخی هەیە دڵی هەیە هەناریش هەیە هەرمەی هەیە ها بەڵێ چی دیکەتەوە وای بەرنامەی نەچنە و هەنجیر و ئاناوە پێ نەگەیشتو هێشتا وڵای ئەو کوڕم زۆزەیەوە ئەگە هو بچی ئەدی بۆ سرکەی چۆنن بۆ سرکەی باشین سرکەی باشمانەیە دەچیا کەسێک بۆ خۆی وەستای سرکەیە هایت لێبین هایت لێبین باشە زۆر باشە ئێ باش ئەتۆک لێوی گرێ دەکە من تێگەیشتم دەڵێ ئاگال لێبین سرکەمان بۆ بکە داوای چکولیاتان دەکە دەی باشە خۆمە بۆ سوپاسەکە نادەنێ عەلیە تۆ داوای چی وەڵی بڵێم داوا چ دەکەم ئەگەر بەس پێش پێش عیبە بەڵام ئەگەر هەنجوینی دارێ هەردە هەنجوینی دارێ لە بۆ دەرمانی ئەویش داوای هەنجوینی دەکا ئەڵای کاکە ئەحمەد هەموو هەروواین بۆ دەرمانی ئێستا مەسەلەن شەکری هەیە شەکری شەکرین مەدەیە ماشەڵڵا هەمووی لێ بۆ خۆڕادێک نا ئێستا زانی زروفەکەی چی هاتووە مەسەلەن بێنە ئەو کەعالیەکە دۆڵەمەدا مەسەلەن ئەمیشکە فەقیرم ئەتوش بەچاویەوە ڕست و کوڕە ماشەڵای لێبێ دەکەداتی دەتڵاوە سەلامەت بی مەقسەدم دەچیا ئەو بەڕێزە بێ بڵێ ئەمن ئیشێ و لە بۆ دەکەم ئەمنوکە علی پێکەوە دەپاڕێنەوە سەری لێ تێک دەچی ئەوڕۆ فەقیر و دۆڵەمەدەکە پێکەوە دەپارێتەوە ئیتە باشە هەتە دەبڵێ هەم ڕۆبی خوالت دەستێنی باشە بۆ دەپاڕێەوە ئەوە ئەوەی ڕۆژی زەلامەکەم دی وەڵی دەسری ڕاخست هەینێتون بوون بەخوای ڕەنگە بەخوای ڕەنگە ئەوەشت کرد یەک دەقم لێ ئەوە چێسی کەوتونە دەقات بشیت بەخوای چی وەرە چۆن قسان بەبی دەڵی بەزی وڵی دەڵ
كورك علي من نصحتي نسحەتی من دەکەی نسحەتی من دەکەی ئەوە ئەبێ ڕۆژێ کوڕی بەکری با بۆ تۆ ژێڕم لاقی لە جێ چوو ئەو باسی ئەو لاق لە جێچوونەوە چۆن بوو جا کوڕی بەکری ڕناوەستی داناسکنی حەکان تەڵ ئەو دەست ئەیشیە منێ نامنەتێ ئی من نیە فێڵێم نێمە کە بە نوێژی نیوەڕۆی ئەوە ئیمنا کوڕی بەکری بە کەس ڕانەدەوەستا بۆ زەڕاعیان گەر بوو ئەتو ئەحمەد ئەتو لە بۆ خۆت ئیشلی بۆ دەچی منداڵی دەگری ئەحمەدی منداڵی کوردبووی بێنە من ڕای دەگرم دەکۆشی گر کابرای زەڕای گوتبووی قوم بە ئیزنی ڕەبی بچمە ئەحمەدی تەپەی لێ نادو دەیگەوە کابرای زەڕا ئۆ شوێر بم لە شوێشکاوە لە شوێ تەقەی دێ بەشە سەد زار پێ گوتی ئەبێ ڕۆژان بەسەر چاوی منیاندا داوە پیاوەتی چت کرد كرة أحمد عاقل بكرة بسا ئەتۆ تێگەیشتی ئەوە لێ قەوماوە كرة دسا وەڕ ئیشل ئیشل خۆ هبوي خوش لك يا بلام يستجي شخري بس كرة شكلك يدافعني ئەدی چوە نقول بيها أبو ئەدی چوە كابراج راح تبي يستيل بخوا أو دنقة قور لي من الله ينهار نا ناخۆ دیارە کاک بەڵام داشی پۆشیوە ینی منداڵەکە ئەدی چوە ئەدی کاک ئەحمەد دەستی فیتەریەت چۆنە شاگردی فیتەری وێت ناگەر لە ڕێ لێت بخەومێ أحمد برسي ضلع نظام ساري هو شربي هاي بيني بي هو برادركم لري دروش لو دولو ميلانا بوز لجلا دۆڵ دۆڵە مۆڵ چیە هاي بيني دولو شون دل قافو مابو هاورو ماورو أوشتانا والله ديتم أوبلا خرابو بأوبل ساري أوبل كنت ما وصليات وقت شربي وكرة سويدة لا حماوي برز بتوها كنت ما شامكت بانكا كيرا وستابو والله وهركان ملكي دو هاي بيني بيت بانكا كاملة بوفون كنت بافول بي لقل سلفا كي كرتو بانكا كباي شبكا بوي اتو لساري نازاني تازة فيربو تازة ساقي سارة كبا ماكينة كي نسوتي كنت والله عم ممنون والله صدفة بوتشينيهم معلوان بونا خواردني كنت با قرآن دا بيليرة بيلي لكن من بونا خواردني او بياوة الدقل كدوما خۆماڵیش بوو چوینەوە وڵا نانە خوارتی جەمادەم هەر پیاوەتی دەگەڵم کردووە لە بۆ شتێکیش کەشم بۆ ناکە توتێ تو شەر بە هۆڕ نەکەشمیش ناکە ئەمیش هەر بە سوحبەت وەڵڵاهی بەڕاستی مە نەگوو کوتم وەڵا جاگە نانم خوار حەز دەکەی هۆڕ نەکەشت لە بۆ فول دەکەم کوتی وڵا دێنامە چاود ماز دەکەم مەمنونم ئەگەر ئەو پیاوەتە کوتم گاکە چۆن هۆڕ نەفخۆت لەکرێ کوتم وەڵڵا فول ناکرێەوە سوحبەتت دەگەڵ دەکەم ئەوی شێتەڵکەیە لەو قۆڵەیڕە لە میوەکەی فێڵی لێکردم ئەو پێم گوتووی ئەو پێم گوتی ئەو کەنجێ يا رسول ودون يا استاذ ابراهيم هەناوی گوجی بەدا کەعەلی لە یا ئەڵڵا یا ئەڵ فلای کامەکەیە فلای کامەکەی ئەمە ترسم فلای کامەکەیە ڕۆکە نییە ئەمە چاسەنجی گەڵەیە هاي در ديالي بس ليه ترسم زاتو لە هاي تساوي كامل لە چ ناترسیە تو ئەگە شەودا هات ئەگە شەودا هات دەجی شتێکی بێ ئەوە زراوی دەچی دێ خۆ دەکۆشیە من داوێ بابی خۆم بابی خۆم کوڕ ئەتو گەورە و زەلامی ڕۆڵە کوڕ ئەتو کەنجی جاو ما مستە شەکل بۆ بگێرمەوە ناڵێ من بەخیرەتم بەسێت ئەوە شەوەکێ هاتمە دەرێ مش ترسام ڕاستی کوتم هاتمە کوتم بابی خۆم وەڵای سێبەرەک دیارە سێبەرەک لە دەرێ کوتم ئادەگەڵم وەرە دەرێ دەست بە ئاو دەگێنم ئەمە ناوێرم کوتی تو چی بووە کوتم وەڵاهی سێبەرەک دیارە پێم وا بێ زەلامەک لە بن دەرگایە ئەوش ئەوە هەر هەستاوە شمشیرەکەیدا کوتی جار ئەخۆم بە هەر لە پاش دەرکێ بێ کابرا بە هەر لەوێ کوڕە کوتمە من بە خۆمدا کردچی لە پاش دەرکێ بێ ئەتو بۆ خیرەتە دنیا دەگەڵم بێ قڕانێتی ترسەنۆکێ چاوت شێوێشتت دێتە پێش چاوە لە خۆی بەزیاد بە ئیزنداریشی نەت بردووە بۆ قڕانێکی بەسەدا وەرە بخۆرە جا باش دەکرد بۆ جێڕم ئەوە خۆی دەژووری هاویش بوو پەنجەرە شتی دەشکاند نەمیش ئەو کە عالیە تەڵەشی پێتەقاندم کوتی زندی هاتوونە سەرێ بابی بین زندانی لێ دەرکەی ئامیش بردم کابرای و بەرش و تڕکانیدا کوتی ئێستا ناوی زندەکان دەڵێ دانشتێنم تەماشا دەکەم ناوی دەرو جیرانان دەڵێ مەسەلەن دەیگو حەو بەکری مام خدری کوڕە دەمگو جیران من نەیسووتێنی وڵا دوا کوتی وڵا من بە قەستیم خۆشیێت کردووە لێ ئەمڕا بە شەپان هێناوە هێندم لێدا بەڵام جاخۆ هەچەر مەشەنەیە ئەگە چی لێ دەکەی ئاقڵ نابێ بە لێدانێ دڵن بە قسەی زیاد ناکە هەمووی ئەو لێدانێ زیاد ناکە ئەم دەڵم ڕاست ڕاستی شێت بەدڵاش تڕکان چاوە قەناعەتم بەوی کابرای هەیە
کاری گێژی کرد هەندم لە سەری دەلا هەندم لە سەری دەدا گێژی کەعلی مێژوویەکە تۆ لە بواری شان و ئانەدا ئیش دەکەی لە چوارچەوەی ئیش و کار حتمما سەرگوژشەی خۆش ینی ناخۆش ینی چیت بەسەر هاتووە پێمان خۆشش پامێکی ینی گوێ بیز بێ مامۆسا خۆزاکیرە لە شوێنی خۆیەتی لەبیر مەساڵێکی شانۆمان دەکرد تەبان شانۆ بۆ خۆی نهێنیە هەتا ئەوە ڕۆژێن مایش نەکرێ نابێت کەس بیزانی ئەمنیش لەگەڵ خوشکێکی بەڕێز دەورێکمان دەبینی کە دەوری هاوسەرایەتی بوو چ حیواری واشی تێدا نەبوو واللهی وەک خوشی خۆم وا بوو بەڵام تەبەن ئافرەت ئەوەی نازانێ مەبەست لەوەی کە ئافرەت غیرەی دەکا و دڵپیسی و نازانم چی ئەوشتانە قوربان پرۆڤەمان کە چەند ڕۆژ بۆ خێزانمان گارێ وەک پرۆڤەی دەکەی وەڵا هەتا ڕۆژی مایشی تەبە ڕۆژی مایشی خێزانیشم داوت کرد بۆ خەڵکی کە هاتبوو دانیش بوو شانۆیی ئەگە هەڵەن شانۆی دەمامک بوو قوربان دانیشتین کە دیتی ئەوە من لەگە کچێکی دەوری هاوسراتی دەگیرین ئەوشتانە کەچ وەک کچی خۆم وەکو خوشی خۆم خێزانم چاچی لە پشتی سەری ئەوە براژنی ئەرێ بەزاتی ئەی ماشەڵڵا قوربان خەڵک هات بۆ پیرۆزبایە دوای تەوابوونێت تۆقان لەگەڵ پیرۆزبایی ئەوشتان هەبوو گوڕیان بۆ دێناین و حاڵ و حساب وە ئەمن و ئەو خوشکی کە دەڵم دەوری هاوسەرێکە من دەبین تەنیشم ڕاوەستا بوو ئا بەڕیز وەسا بووین خێزانم هاتەمان پیرۆزبایەکە خێزانم هاوتی پیرۆز و نەبێ بە تووڕەیی خوا جەیسانی یەک گولان لێ دەبان پێم خۆشتر بوو لە بەرەوەی کچەکە فەقیرە گوێی لێبوو ئەوی تێگەی زۆر ناخۆش بوو کتێم کاگعلی وەکو باب وەکو برای خۆم وایە ئەوشتانە بەڵام نەدەبوو براژن گەرم بۆ بەس بە قسە دەگەڕێتەوە ئەوشتا ئیتر هێندە تووڕە بووم ناگەڕێتەوە ئەوێ ڕاستی بخەری بوو هەردیان لە داخان هەبتەقمەوە بتەقمەوە بۆ ئینتیعارکەی وەڵا قوربان بۆ شەوێ تەوان خەڵکە داوان لەکردن دێبانیش هەندێک خەڵک مابوو زۆریان پێ خۆش دووبارە کرد ئەمیش خوایە تینێک های لە لاشی لەبەر خێزام و لە لایەکی خەڵک دڵنێت بۆمان دووبارەکەیەوە دەستێک لەو لای دەستێک لە قوربان زۆرم خۆت و ڕەکرد لە ماڵە زۆر ئەو لاولا ئاخیری خەری وەربیشێوێنم حەلیمە وا ئەگە تووڕە بوو دەیشێوێنی خواڵ ناگری خێزانم پەشیمان بۆ لێ خێزانم پەشیمان بۆ لێ خسەڵاو بانی نمایشمان کردەوە دووبارە خێزانم هاتەوە وەڵا بۆ کچەی کە دەڵم یەکی کوڕکشی بداین پیرۆزبای لێ کردی و داوا لێبوردنی کرد ئەوشتانە دەنا باوەڕم پێ بکە یعنی قەسی ئەوم دەکرد لەسەر ئەو مەوزوعی هێژانی خۆم شوێنم زۆرم پێ ناخۆش نە عەلی نیشتیوانەکەی دەبێت بە تەعامل جارێکی دیکە ئەمن شتێشکەم بیستوانی هەرچەند بەرنامەکەمان بەرەو کۆتاییە ئەوە بەشتی نەدانە کاکە دەگیرفانی مەکە ما دەگیرفانی لە کاسەکەیدا لە کاسەکەیدا لە کاسە چکولیاتەکەیدا ئەوە دەستە ماڵانش تەبیعەتێکشکەی هەیە حالی گوێ لە من دەزانێت چکولیاتەکە کوالێتیان بەرزە هاتوو دەچوێ ماڵان هاتت نەبێت چکولیاتی شەڕی زا دەڵێ ئەوە بۆ فەرحانی بۆ کاروانی بۆ نەسرینێ بۆ بەفرینێ بۆ تەحسیری بۆ شەشان دەگیرفانێدا ئەخ جا بە شتێک کرد بۆ ژێڕم لەسەرەوەی مەڕن هەبوو چاکە ئەحمەدەش ئیبزۆزە بوو چوو بوو بۆ خۆی بەسەیەکەی وەڕی بوو باشە سە پەلاماری دابوو جا لاقیشی ئەوەندەی قەپاڵتەشی ئەلێرەدا بوو برینداری کرد دەردەسەری زۆر بەسەراتون تا ئەلیاتی ئەحمەدی کوڕەت سە پەلاماری داوە وەکتم حتمما ئەو بۆ خۆی پەلاماری سەیەکەی دا شەنێ نامری برنەکن دکتۆری لەگەڵ کەعەلی ئەگە دکتۆر ئیوای تێڕاما کوتی ئەو زۆر وێرانە کوتم چۆن وێرانە کوتی ئەوە دەبێت دەرزەی لێدەین دەیکتم دەرزەی لێدا کوتی ئاخر دوونەوە ئەدەرزین هەن چن کوتی دەرزێکمان هەیە بە 5 وەرەقەی دەرزێکشمان هەیە بە وەرەقەکەی کوتم ئەوی بە 5 وەرەقەی چیە ناناکتی بە 5 وەرەقەی لێ دەدەین ئەگە 20 جاری کەش سە بیگری مشکلە نیە ئەوی دیکەش بە وەرەقێکی بۆ یەک جاری ئەوەش کەعەلی کوڕی 5 وەرەقەکەی لێدە کوڕکتم با بە خۆم نیازم نییە شەڕسەی پێ بکەم ئەم جارەیەوە بۆ دەرزی وەرەقەکەی لێدە و تەواو زانی دڵم ناتۆ 5 وەرەقەم نایەنێ وەرە هێندی خەفەت داوێن ئاسووری دێرەدایە لە کۆتایی بەرنامەکە نزیک بووینەوە پێم خۆشە دوا پەیام و دوا قسەتان ینی ببستین لە دەستی ڕاست دواوتەی ئەم دیدارە و ئەم جەژنانەیە دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی بۆ برادەرەکانم کە ئەوانی کە دانیشتوونەوە دەستخۆشی بۆ کامیرەمانەکان و هەموو ئەو مۆنتێرانەی کە لەو کارەدا ئیش دەکەن و ماندوو دەبن بۆ تارەکەش و بۆ هەمویان بۆ مۆنتێر و کامیرەمان و ئەو ستافەی کا لەو بەرنامەیە کاک ئەحمەد حەینی قولنجکە چاوت ماس دەکات دەبارەتم بدەم
دەستخۆشیش بۆی دەستخۆشی بۆ هەموو برادەرەکان دەی ئەوەی کە بەخێرەوە هاوکارن پامی کە عەلی نیش دووبارە جەژنە پیرۆزە لە سەرجە مسلمانانی جیهان و خەڵکی کوردستان دەکەم بەگشتی و لە کەناڵی پەیام کە ئەزێتیان کێشاوە لە ئێوەی بەڕێز و لە خەڵکی ئەو گوندە خۆشەویستە کە بەتایبەت ماڵی کاک ئەحمەد کە خزمەتێکی باشیان کردین و بە ئێمان ماندوو بوون هیوادارم ئەو جەژنە بێتە جەژنی خێر و خۆشی و تەبایی براتی بۆ هەموو مسلمانان و بۆ کوردستانیان بەتایبەتی کاکە ڕەسوو وڵا زۆر سپاس بووە دەمەوێت زۆر سپاسی تەلەڤزیۆنی پێیان بکەم بێ هەموو شتێک چونگاتی تاکە تەلەڤزیۆنە یعنی زۆربەی جێژنان بەسەرمان دەکاتەوە ماڵی خۆتان وڵا بەڕاستی دەستان ماڵی خۆش خۆتانە شاشێکی ماندوو نەبن ئەو برانەی کامیرەمان و کاک و مستافە بەڕێزەی کە لە سلێمانی و ئازیەتیان کێشا کاک ئەحمەدی گوڵ ئەگەر لە سرکەکەی بێ یا ڕەبی خوای گەورە ئەو ساڵ کاتە ساڵی خێر و خۆشی بۆ هەمومان و هەمومان دەست دەملانی یەکدیبین و ژیانێکی خۆش دەست پێکەین و هەمووشمان لاپەڕێکی سپی هەڵدەینەوە ئینشاءالله تۆش ماندوو نەبی یەخوا بەخێر بێن مادوم کردن دەستان خۆش بێ کە عەلی لە پشت دەرەوە هاتی ڕێگایەکی سەخت و ناخۆشت بڕی بۆ ئومێدەی ئەو جادەیەش تەواو بێت و ئێوەش لەو ناڕەحەتیە دەرباز بن بەداخەوە ڕاستی ئەو ڕێگایە بۆ ئێمە کۆسپێکی گەورەیە هیوادارم جارێککە نەگاتەوە ئەو ڕادەی کە زستان بەسەردا بێت و جادەکە تەواو نەبێت بەڕاستی جەبهەیەکە بۆ خۆی بەڵێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدار و گفتوگۆیە لەگەڵ ئەم هونەرمەندە بەڕێزانە هیوادارم هەموو ساتەکانی ژیانتان هەموو کاتەکانتان ئاوێزانی خۆشی و شادی بێ هەموو دەمتان پڕ لە جەژن و خۆشی بێت دووبارە جەژنی قوربانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێت و داوا لە پەروەردگار دەکەین حەجی حاجەکانیشمان قبوڵ وکات تا دیدارێکی تر و دەرفەتێکی تر هەموو لاتان بەخوای گەورە دەستپێرین ماڵتان ئاوا خواتان لەگەڵ